هاونیشتیمانیانی کوردستان بە ناوی هاوڕێیانی کاک نەوشیروان و خانەوادەکەیانەوە سوپاسی یەک بە یەکی هەموو ئەو سەدان هەزار کەسە دەکەین کە لە شنگار و زومار و مووسڵەوە تا خانەقین و دووز و بەغدا لە هەموو شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان و بەشەکانی تری کوردستانیشەوە ئەزیەتیان کێشا و ئەوانەی لە ئەوروپاوەش گەڕانەوە ئەزیەتیان کێشا بۆ ئامادەبوون لە پرسە و لەم مەراسیمەی ئەمڕۆ کە بۆ کاک نەوشیروانمان ساز کرد. هەروەها سوپاسی خۆمان بە لیژنەی یادی نەوشیروان مستەفا ڕادەگەێنین کە سەرکەوتوانە ئەرچی بەڕێوەبردننی ئەم یادەیان گرتە ئەستۆ. لە کانگای دڵیشەوە سوپاسی هەموو هێزەکانی ناوخۆ تەندروستی ئاگرکوژێنەوە دەکەین کە توانیان ئەم مەراسیمە بە شێوەیەکی سەرکەوتوو بە سەلامەتی بۆ هاوڵاتیانی کوردستان بگەێننەدی. هاونیشتیمانیانی کوردستان ئامادەبوونی خەڵک بەو حەماسەوە بۆ سەر ئارامگەی کاک نەوشیروان و بەشداریکردن لە پرسە و مەراسیمەکەیدا نیشانەی وەفاداری خەڵکە بەرامبەر کەسایەتی کاک نەوشیروان و خەباتی کاک نەوشیروان و پەیام و بەرنامە سیاسیەکەی کاک نەوشیروان. کاک نەوشیروان ئەو ڕابەرە نەتەوەی و جەماوەریە بوو کە خەڵکی کوردستان بەم حەماسی ئامادەبوونە لە مەراسیمەکەیدا وەفاداریان بۆ ئەو سەرکردە مەزنە دەربڕی. ئێمەش بە ناوی هاوڕێیانی کاک نەوشیروان و خانەوادەکەیانەوە پەیمان بە خەڵکی کوردستان دەدەین کە وەفادار و بە ئەمەک دەبین بۆ ئەو متمانە و ئومێدەی خەڵکی کوردستان بە کەسایەتی کاک نەوشیروان و پەیام و بەرنامە سیاسیەکەی کاک نەوشیروان هەیان بوو. بەڵێن دەدەین کە درێژە پێدەری ڕێبازەکەی دەبین و تۆسقاڵێک لە ڕێبازەکەی لا نادەین تا گەیشتن بە ئامانج و ئاواتەکانی کاک نەوشیروان بۆ هێنانەکایی کۆمەلگایەکی تەندروست بۆ ئێستا و بۆ ئایندەیەکی گەشیش بۆ نەوەکانی داهاتوومان. پشتیوان بەخوا و بە خەڵکی کوردستان دەگەینە بەبەست و دڵنیاین کە ئاسۆی سەرکەوتن ڕوونە و سەر دەکەوین و دەمانەوێت جارێکی کەش لێرەوە ڕایگەیەنین کە لەمڕۆوە پرسەی کاک نەوشیروان کۆتایی پێدێنین. ئێوە سەلامەت بن، خوا پشتیوانتان بێ و پشتیوان بەخوا بەردەوام دەبین لە کار و بەرنامەکانی خۆمان و پەیامەکەی کاک نەوشیروان.